من هلا اولي بدروسكردنی بەرنامەکەەوە یەکێ بۆ لەو کەسانی کە یەکسەری هاتە مێشکم کە باینکە بۆ بەرنامەکە. پێم وایە مۆسیقات زیاتر ڕۆحی ترە لە لای خۆم وەکو دەنگ ڕاستەکە ڕێکۆردن وتێ سە حەزەکەین کاگەن پارچەیەکمان بە شمشاڵ پێشکەشکە بە ئەمریکای دەستم قسە گرفانم سەری شمشاڵەکەاتە دەرو کلکەکەی نەما لە تەکسێکە بەرە بەجێ هێشتم.